سڵاتان لێبێ بەڕێزان. دوێنێ لە سەردانێکیدا بۆ شارۆچکەی کۆیە مەسعود بازانی سەرۆکی هەرێمی کوردستان بەڵێنیدا کە کۆیە بکرێت بە ئیدارەیەکی سربەخۆ. تەوری ئەمڕۆی بەرنامەکەی خۆتان مایکی خەڵک تایبەتە بە سربەخۆیی ئیداری لە هەرێمی کوردستان و لایەنە باشە و خراپەکانی. ئایا ئەگەر هاتوو ئیداری سربەخۆ یاخود کۆیە کرا بە ئیداری سربەخۆ تا چەند لایەنی باشە و خراپی هەیە؟ ئەمە لە کاتێکدا ئێمە ئەزمونێکمان لە بەردەستدایە کە ئەزمونی ئیداری گەرمیانە کە لە ساڵی 2004دا دامەزرا. دەوترێت بوون بە ئیدارە هەنگاوێکە بۆ بوون بە پارێزگا، بەڵام ئایا بە پارێزگا بوون لە هەرێمی کوردستان بڕیارێکی ئاسانە؟ وچانێک و پەیوەندەکانتان وەردەگرین. دووبارە سڵاوتان لێبێ بەڕێزان. پێش ئەوەی پەیوەندەکانتان وەربگرین دەچینە لای دەرباز محەممەد شارەزا لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان بۆەوەی هەندێک زانیاریمان لە ڕوون بێتەوە سەبارەت بە بڕیاری سربەخۆیی ئیداری لە هەرێمی کوردستان. سڵاو لێبێ کاک دەرباز. زۆر سپاس کاک دەربازی مە ئاماژەمان پێدا دوێنێ لە سەردانێکی سەرۆکی هەرێمی کوردستان بۆ شارۆچکەی کۆیە بەڵێنیدا کە ئەو شارۆچکەیە بکرێت بە ئیدارەیەکی سربەخۆ. بەگشتی ئەم بڕیارانە چۆر دەبینی یاخود بڕیاری ئیداری سربەخۆ چۆن دەبینی لە هەرێمی کوردستان؟ بەڵێ بێگومان هەموو بڕیارێک کە بۆ خزمەتی هاوڵاتیان بێ هەموو چین و توێژەکان بەگشتی لەگەڵیدان، بەڵام ئەوەی کە تێبینی پسپۆڕان و ئێمە لەسەر ئەم بڕیارە ئەوەیە کە بەڕاستی دروستکردنی هەرێکەیەکی کارگێڕی لە کوردستان یا لە عێراقدا پێش هەموو شتێک پێویستی بە ئەوەیە یاسایەک هەبێ ئەمێکە کارگێڕیە کاری پێ بکە. پاشان ئەمێکە کارگێڕیەکە یاسای هەبێ بە پێی ئەو یاسایە پێویستە دەسەڵاتێکی بدرێتێکە ئەو دەسەڵاتە زیاتر بێت لە دەسەڵاتی قایم قانون و جێنافەکان. هەروەها بۆ ئەوەی ئەم بڕیارە ئامانجی خۆی بێکێ پێویستە ئەمێکە کارگێڕانە بودجەی تایبەت بە کاروباری ئەو ناوچەی خۆی هەبێ بۆی زیاتر بتوانێت خێراتر و زیاتر و باشتر گەشەی ئابووری کۆمەڵایەتی بە ناوچەکانی دەسەڵاتەوەی کە کارگێڕانە بدرێ. بەڵام ئەوەی کە بەڕاستی جێگەی سەرنجە تاوەکو ئێستا ئەمێکە کارگێڕیانە هیچ یاسایەکیان نییە کە کاری پێ بکەن. پاشان هیچ ڕێنماییەک و با بڵێن بڕیارێکی ورد نییە کە تەفاسیلی وردەکاری کارکردنی ئەمێکە کارگێڕیەی ڕوون کردبێتەوە لەوەی کە با بڵێن پلەکاری چۆن دەبێت، دەسەڵاتەکانی چی دەبێت، تا چ ڕادەیەک دەسەڵاتی دەبێت. کەواتە کاک دەرباز ببوورە ئێمە 7 ساڵە ئیداری گەرمیان هەیە لە کاتێکدا کە تۆ دەڵی ئەم یاسایەکیان نییە کاری پێ بکەن، ئەو ئیدارە چۆن بەڕێوە چووە لە ماوەی ئەم 7 ساڵەیە؟ ئیداری گەرمیان حاڵەتێکی تایبەتە. ئیداری گەرمیان پێشتر پارێزگای کەرکووک بووە بە پێی بڕیاری ژمارە 18 ساڵی 1992 پەرلەمانی کوردستان. ئەو ئیدارەیە پێشتر ناوی پارێزگای کەرکووک بووە، بە هەموو شێوەیەک مامەڵەی پارێزگای لەگەڵا کراوە لە ئەنجومەنی وەزیرانەوە لە 92 تا 2004 مامەڵەی پارێزگای لەگەڵ کراوە. بەڵام پاشان لەبەرەوەی کە ئیدارەکەی هەبوو و لە 2003 کە کەرکووک ڕزگار بوو نەدەکرا دوو پارێزگا هەبێت کە ئەو کەلار و چەمچەماڵ و کفری بەشێکن لە پارێزگای کەرکووکی ڕەسەن کە لەژێر دەسەڵاتی حکوومەتی مەرکەزیدایە. بۆیە ئەو پارێزگایە ئەو پارێزگا کەرکووکەی کە مەرکەزەکەی لە دەربەند بوو ناونرا ئیدارەی گەرمیان، یعنی وەکو وشەی بۆ داتاشرا کە لە پارێزگای کەرکووکەوە بۆ ئیداری گەرمیان. ئیتر ئەو باڵێن ئەو یەکە بەڕێوەبەرەتیانەی کە هی پارێزگای هەبوو داچار ناونرا ئیدارە و هەموو وەکو خۆی مایەوە. ئەوە بوو مەرکەزەکەی بڵێ ناوەندەکەی لە دەربەنەوە گوێزرایەوە بۆ کەلار. بەڵێ کاک دەرباز جەنابەت باس لەوە دەکەی کە پێم لە قسەکانی تۆ تێگەشتم کە کەموکورتی هەیە ئەگەر هاتوو لە ئێستادا ئیدارەیەکی تردا بمەزرێ، بەڵام بەگشتی لایەنی باشەی ئیدارەیەکی سربەخۆ چییە؟ ئێمە لە فەلسفەی ئیداریە کاکەشوان شتێکمانەیە پێڵین لامەرکەزی یانی چی؟ یعنی تۆ ئەو بڕیارە زۆرانەی کە لە ناوەند لە حکوومەتی ناوەند کۆ دەبێتەوە بەشێک لەو دەسەڵاتە بدەی بە ناوچە جاجیەکان بۆەوەی بۆ هەموو کاروبارێکی بەسیط و ئاسان کە لەوێ ڕای بکرێن نەگەڕێنەوە بۆ ناوەند بۆ ئەنجومەنی بڵێن بۆ مەرکەزی حکومکە هەولێرە بۆ ئەنجومەنی وەزیران و وەزارەتەکان و بەڕێوەبەرە گشتەکانی وەزارەتەکان ئەو کاروبارە ڕۆژانەیە لەوێ بەڕێوە بچێ. بەڵام پرسیارە ئەساسیەکە ئەوەیە ئەو کاروبارانە چییە کە بە قایم قامێتەکان ناکرێ بۆم ئیدارەیە ئەکرێ؟ یعنی ئایا قایم قامێتەکان ئیشیان چیە؟ ئەمە یەک. دوو ئەو دەسەڵاتی کە ئەدرێ بەمێکە ئیداریە کە وازەح نییە تاوەکو ئێستا چ دەسەڵاتێکی پێدرێ ئەی بۆ ئەو دەسەڵاتە نەدرێ بە قایم قام. یعنی بۆ من نمونەیەکی بەسیطەیەنەوە کاتێک کە تۆ ئیدارەی سربەخۆ بەناو سربەخۆ لە کۆیە دروست ئەەکەی ئەی دوکان گوناحی چییە کە ئەم ئیدارەی نەبێ؟ ئەی
پارێز بڵێن قەزای شەقڵاوە گوناحی چێکە میدارەی نەبێ ئەی کفری گوناحی چێکە ئەم دەسەڵاتی نەبێ یعنی دەسەڵاتێک ئەدەی بە کۆیە جاکەیتەوە لەسەر چ بنەمایەک ئایا بنەماکە ئەوەیە دانیشتوان لە کۆی کاک دەرباز بەڵێ دوا پرسیارماکە جوگرافی ئەوەیە کە کۆیە زۆر بەرفراوانە کاک دەرباز دوا پرسیارمان ئەگەر بە کورتی وەڵامی دەیتەوە قسەیەک هەیە دەوترێت بوون بە ئیدارەیەکی سربەخۆ هەنگاوێکە بۆ ئەوەی ئەو ناوچەیە بکرێت بە پارێزگا ئایا پێت وایە وەکو شارەزایەک لە بواری هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان بوون بە پارێزگا ئاسانە لە هەرێمی کوردستان؟ من بەداخەوە نازانم ینی تاوەکو ئێستا لە هەرێمی کوردستاندا دەکرا داواکاریەک بێت لە مەرکەز لە بەغدا بەوەی کە ئێمە ئەم سێ پارێزگایەکەین بە 5 پارێزگا بۆ نە پارێزگایەک لە گەرمیان دروستەکەین یا پارێزگایەک لە ڕاپەڕینیا لە سۆران یا هەر ناوچەی تر ئەم داوایە تا ئێستا داوای پەرلەمانی کوردستانیان داوای ئێمە لە بەغدا ئەمە داوامان نەبووە تاوەکو بزانین دروست ئەکرێ یان نە ینی ئەمە سەرەتاکەی ئەمە یەک دوو ئەو ئیدارانە واضح نییە کە چین تاوەکو بزانین ئەبن یعنی سەرەتایەکە بۆی بێ بە پارێزگایانە پاشان پارێزگا کاکە پارێزگا ناکرێت لە یەک قەزاپێک بێت ئەمە هیچ منطقێک نییە یعنی ئەگەر کۆیە تەنها کۆیە بۆ نمونەیان هەڵەبجەیان هین ئەمە بێ بە پارێزگا ئەی قەزاکانی تر گوناحیان چییە یعنی تۆ شتێک هەیە ناوی عەدالەتە لە بڕیارە حکوومەت سەرۆکایەتیێرم کە بڕیارێک دەرەکات دەبێت هەموو بعدەکانی بخوێنێتەوە قەزای پێنجۆن گوناحی چییە ئەگەر تۆ هەڵەبجە بکەی بە پارێزگا و پێنجۆن نەکەی بە پارێزگا من یەک ملاحەزەی ئەخیرم ماوە کاکەشوان ئەم بڕیارە ڕاستە بڕیارێکە دەرچۆ لە سەرۆکایەتی هەرێم لە حکوومەتەوە باڵێن وەکو دەزیای حکومی ئەگەر دروستکردنی پارێزگا لە دەسەڵاتی ئەنجومەنی نوێنەرانی بەغدا بێ ئەوە دروستکردنی ئەم یەکانە بە هەموو پێوەرێکی دەستوری و یاسایی دەبێت بسپێردرێ بە پەرلەمانی کوردستان چونکی ئەوانە نوێنەری گەلن دەزانن لەکوێ پێویستە ئیدارە بکرێتەوە لەکوێ پێویست نییە ئەمە ئێمە لەبەرەوەی دەستورمان نییە بەڕاستی تێخەڵیەک هەیە لە دەسەڵاتەکانە ئەگەرنا ئەم دروستکردنی ئەمریکانە دەبێت لە ڕێگەی پەرلەمانەوە بێت نەک لە ڕێگەی بڵێن حکوومەتەوە. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکە سپاس بۆ زانیاریەکانت دەرباز محەممەد شارەزا لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان زۆر سپاس. بەڵا دەچینە لای یەکەم پەیوەندی حەبیبمان لەگەڵدایە لە هەولێرە سڵاو لێ بە کاک حەبیب فەرموو. سڵاوتان لێبێ لە هەولێری پایتەختەوە بەڵێ حەمید قسە دەکا سڵاو لە بەڕێستان سڵاو بۆ شاری سلێمانی خۆشەویست. زۆر سپاس کاک حەبیب. بەڵێ بەڕای من کاک حەبیب ئەگەر دەنگی تەلەڤیزیۆنەکە کەسکەی زەحمەت نەبێ کاک حەبیب. کاک حەبیب ئەگەر دەنگی تەلەڤیزیۆنەکە کەسکەی. بەڵێ باشە. بەڵێ بۆ کاتێ ئێستا هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان زۆر شتێکی باشە دیارە ئێمە بەداخەوە فەشەلمان هێنا لە سیستەمی ئیدارەکردن سیستەمی ئیدارەیی یعنی خۆی لە خۆیدا دەبوایە لە کاتی خۆی هیچ سەرۆکایەتی هەرێم بکە دواتر بە هەر شێوە بوو کردیان بە 50 یعنی ئێستاش نەچۆ بچێ بەڕاستی یعنی ئەم خەلەلی دوو ئیدارەیە تا ئێستاش پاژماوەکانی ماوە یعنی ئەگەر بەهاتایە پارتی دیموکراتی کوردستان حکمی بکردایە هەمومان باینە بە معارەزەیەکی ئیجابی زۆر باشتر بوو ئێستاش لە توانادایە بە هەمان شێوە بکرێ بە دانان بێ بە ئیتفاقکردن لە بینی پارتە سیاسیەکان کە دەسەڵات تا هەڵبژاردننی ئایندا دەسەڵات بدرێتە دەستلایەکیان بۆی دادوەری لە هەوری لە سلەیمانی وەکو یەک وابێ دواتر هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان چکە بەڕاستی نمونەی وایە لەسەر سەقەتی ئیدارە ئەم دوو ئیدارەیە شەرم دەکەی لەسەر تەلەڤیزیۆن باسی بکەی مەسەلێکی یۆنانی هەیە دەڵێ درۆ قاچی کورتە ڕاستیەکان قاچیان درێژە ئێمە کاک حەبیب بە زیاتر لە تەورەکەیە بین پێت وایە ئەو بڕیارەی دوێنەی سەرۆکی هەرێم کە بەڵێنیدا بوو بە هاوڵاتیانی شارۆچکەی کۆیە بکرێت بە ئیدارێکی سربەخۆ ئەم بڕیارە چۆن دەبینی وەکو هاوڵاتیەکی هەرێمی کوردستان؟ ئەوە شتێکی زۆر باش دەبینم وەکو هاوڵاتێکی بێلایەنی هەرێمی کوردستان و هەنگاوێکیشا بۆ ڕێکەوتنی ئەو دوو پارتە گەورەیە کە لە هەوری ئەوە دابنی ئینشاءالله بکرێ بە یەک ئیدارە دیارە بە هیمەتی هەموو لای پارتە سیاسیەکان هیزەماوەر کە ئەمە تێک بشکێنین ئێمە کوردین بە خۆمان دەبێت دەردی خۆمان دەرمانکەین تاکەی دوو ئیدارەی بزانین لە پشتا ئەجندەی تورکیا لە پشتایی بەغدای سپاس بۆ پەیوەندەکەت زۆر سپاس. دەچینە لای لیزاخان لە سلێمانی سڵاو لێبێ لیزاخان فەرموو. لیزاخان گوێت لێمە؟ یارە باش کاکشوان زۆر سپاس دەکەم یارە باش فەرموو. بەڵێ لەسەر تۆڕی بەرنامەکەتان کاکشوان بەڵێ حتى وەکو ئێستاش لە کوردستان هەندوو ئیدارەی ئێتەبار چاوە وەکو بزانین کە لە سلێمانیەوە هەتا وەکو خواشتەوەی ڕەش بەدەستێکێتیەوەی لەوە بەدواش بەدەست پارتیەوەیە
هەموو وەکو شتێکی زۆر زۆر ئاشکرا ئەوە دیارەکە هەموو شتە باشەکان بەدەستی پارتی بۆ هەولێر و بۆ مەرجەکانی ژە دەستی پارتی کرا بەڵام یەکێتی تەنها ئەوەی لەدەستایە کە چی بەدەستەوە بیخوا بەڵێ سەرفی کا بۆ خۆی هیچ خزمەتی میلەتانیە بەڵێ تا زۆر بڕیاری باشترە کرێت کە بەس هەولێرە کرێتەوە شتە باشەکان مەولێکراوە بخەنێت وزارەکان لە هەولێرا زیاترە بەڵام وەکو شتێکی بەرچاو کە لە سلێمانیا هەژاری زۆر زۆر زیاترە بێکاری بەڵێ لیزا زیاترە. خان سەبارەت بە بڕیاری بەسەر بەخۆکردنی ئیداری ناوچەکان ئێمە ئیداری گەرمیانمان هەیە لە 2004 دامەزراوە تا ئێستا ئەم بڕیارە چۆن دەبینی لە هەرێمی کوردستان تا چەند گونجاوە تا چەند لایەنی باشە و خراپەی هەیە گەر باس لە بە پێی بۆچوونی تۆ کام لایەن زیاتری دەبینیتەوە؟ بەڵێ گەرە بکرێت بە ئیدارێکی سەربەخۆ بێگومان ئیداری سەربەخۆ بێت زۆر باشتر و زۆر چاکتر لە بڕۆیکە هەر کەسێک بتوانێت یعنی لەژێر دەسەڵاتی خۆی فەرمانەکان جێبەجێ بکات کە یعنی خزمەتگوزاری باشتر کە ئیداری یعنی یەکە ئیداریەکان هەر شوێنێک بپێ یعنی ئەوی کە جێ بکرێتەوە زۆر زۆر باشە بێت دەمانی لە یعنی خراپی زۆر زۆر هەبێت لە باشەکان بێگومان زیاترە. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکە دەچینە لای ئەحمەد لە ڕانی. سڵاو لێ بە کاک ئەحمەد فەرموو. ئەلو بەڵێ کاک ئەحمەد گوێمان لێتە سڵاو لێ بێ فەرموو. کاک عەلیجان ئێوارە باش. زۆر سپاس دەکەم شوانم ناوە. کاک شوانجان بورە. شوانجان من بەڕاستی ینی ئەو بڕیاری جەناوی سەرۆکی هەرێم ینی بڕیارێکی ینی شکڵیە ینی هەوڵێکی دیکەیە بۆ جوانکردنی دەسەڵاتەکەی خۆیان ئەجینا ئەگەر ئەوان ئەیانەوێ ئیداری ئەو شوێنانە بەقوتکەن بۆچی ینی قایم دەسەڵاتی باشی نایانێ ئەگەر ئەوان ئەیانەوێ ینی ئەو شتە بکەن بۆچی کار بە ینی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان ناکەن کار بە ئاسایی ئەنجومەنی پارێزگاکان ناکەن ینی دەسەڵاتی باشتر نادەن بە ئەوان باشە ینی ئەوان بەس پێت وایە کاک ئەحمەد لە ئێمە بۆیە ئەوە دووبارەکە لەبەرەوەی ئەزمونێکمان هەیە کە ئیداری گەرمیان بوو پێت وایە لە گەرمیان بە پێی زانیاری خۆت کە باس لە دەسەڵاتی قایمقامەکەی پێت وایە ئەو دەسەڵاتە نەبەخشرا بوو یاخود نەرەخسا بوو بۆ قایمقام بۆی بتوانێت بە باشی ئیشەکانی خۆی بکە ئەمە لە کاتێکدا کە دەوترێت بۆ بچووکترین شت قایمقامی ئەو ئیدارەیە یاخود قایمقامی هەر شارۆچکەیە کە ئیدارێکی سەربەخۆ بێ سەردانی پارێزگاکە دەکات. هەر بەدڵنەوە بووە بەدڵنەوە ئەوە ینی من ئەم جارش دووبارەیەکەمەوە هەوڵێکی کەیە بۆ میکاجیشکەیە بۆ جوانکردنی دەسەڵاتەکەی خۆیان ئەجین شتێکی شکڵیە بەدڵنیاییەوە شکڵیە ئەوان ئامانجانەوەیە کە ناوەند بەهێزکەن ینی هەولێر بەهێزکەن ینی هیچ مەبەستێکیان نییە دەسەڵات دەن بە ناوچەکانی کە و ینی دەسەڵاتی ئەو شوێنانە بەقووت بێ ئەجینا ئەگەر وابایە بۆچی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان ناکەن بۆ کار بە یاسای ئەنجومەنی پارێزگاکان ناکەن ینی نانەوێت دەسەڵات بدەن بە پارێزگاکانی کە ینی بەس دەیانەوێت ینی هەموو بڕیارەکان بێتەوە هەولێر هەموو بڕیارەکان لە دەستخوااندا بێت تا بەسیترین شتیش. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت دەچین لای دکتۆرە سارا لە هەولێری پایتەخت. سڵاو لێ بێ دکتۆرە فەرموو. ئەلوگیانەکەم ئێوارە باش زۆر سپاس دەکەم سارا خان. بەڵێ خۆشەکە کە زەحمەت دەدەم کە ژنیارێکم بۆ بەرنامەکەتانە هیچ قسەیەکم لەسەر بەرنامەکەتان نییە بەس کاتی بەرنامەکەتان زۆر نەگونجاوە بۆ هیوادارم بخەنە کاتێکی ترەوە ماوەیەکتر لەوە چێ باش بێ کاتەکەی بۆ نمونە کاکە دوێ ئێوارە منیشم قسەکەم ئەوەندە میوانمان هەبوو نازانم قسەکانم هەر لەبیر چوویەوە ئەو کاتانە کاتی نان خواردنە خۆتەزانانی میوان هەیە شتە هەیە. ئەزانین چۆنە دکتۆرە سارەمە بە پێی کاتەکە لەوە چێ لای تۆ کاتی ناخواردن لای کەسێکی در کاتی ناخواردن نەبێ و پێم وابێت لە زستانە کاتێکی گونجاو ئەبێت ئەو کاتە ئەگە قسێکت هەبێت لەسەر تەوەرەکە. بەڵێ گیانەکەم بەڵێ لەسەر تەوەرەکە گە قسێکت هەبێت لەسەر تەوەرەکەی نییە بەس ئەوەندەم دەوێتێتان ئەو کاتی ئەو بەرنامەتان گۆڕن زۆر زۆر مەمنون ئەبم. زۆر سپاس دەکەم. سپاس بۆ پێشنیازەکە دەچینە لای مەڵبەند لە خەلەکان. سڵاو لێ بێ کاک مەڵبەند فەرموو. بەڵێ دیارە پەیوەندەکەی داخرایەوە دەچینە لای کاکڕەوەند. سڵاو لێ بێ کاکڕەوەند فەرموو. باشی بەڕێز زۆر سپاس دەکەم. کاک لەسەر تەوەری بەرنامەکەتان بەڕاستیەمە پێم شتێکی جوانە ئەو ئیدارانە دروست بکرێ زیاتر دەسەڵاتەکان دابەش دەبن و زیاتر مەسەلەن لەسەر مەنتیقەکان زاڵ دەبن شتێکی باشە ینی خراپ نییە بە پێچوانی خەکەکە باز لەوە دەکا دەسەڵات دەبێتە قایمقام و ئەوانە باشترە هەیئەتەکە گەورەتر بکرێ باشترە و زۆر بڕیار ناگەڕێنەوە مەحافەزەی هەولێریان سلێمانییان شوێنێکی تر بەڕاستی شتی پێم شتێکی باشە و کاتێکی خۆش. زۆر سپاس دەکەم کاتێکی خۆشتر بۆ تۆ. بەڵێ لەسەر تۆری کۆمەڵاتی فەیسبوک دیارە ناوەکەی وایە کوڕە ئاغا دەڵێت وەڵا کارێکی باشە نەئەبوو کە لەلایەن مەسعود بارزانیەوە ئەو کارە بکرایە بەبەستی ئەو بڕیارە دەربکرێت دەڵێت چونکە کۆیە
یەکێتیە و مەسعود بەرزانی خۆی بۆ شوێن نووسیوتی مەسعود بەم کارە ئەوێت کۆیەش بکە بە پارتی دیارە تێبینی کورە ئاغا بوو یاخود کوڕە ئاغا سانە بەختیار دەڵێت دەستان خۆش بێ بەس من داوا دەکەم ڕۆژی تایبەتی یاخود ڕۆژێک تایبەتکەن تەورێک تایبەتکەن بە بابەتی گەنجان کە ئاواتی گەنجان چیە لە هەرێمەکەمان دابان شارباژێری دەڵێت سەربەخۆی ئیداری زۆر گرنگە بۆ هەر ناوچەیەک کە لە توانای ئەو ناوچەیەدا ڕابمیرێت بە جۆرێک نە ئەوەندە دەسڵاتی پێ بدرێت کە بەخرا بەکاری بهێنێ و دەڵێت نە بە جۆرێک بێت کە بۆ هەموو بڕیارەکان بگەڕێتەوە بۆ دەسڵاتی سەرەکی وڵات. بەڵا دەچینە لای ئاریان لە سلێمانی. سڵاو لێ بێ کاک ئاریان فەربوو. زۆر سپاس دەکەم هەموو کاتێکت باش کاک ئاریان. کاکشوانجان دەستخۆشی بەرنامەکەتان لێ یەکەم بەڕاستی زۆر سپاس خۆی کردوەوە لە ناو دڵی خەڵکا و لە بینەرا بە حەقەت. بەس خوازیارم بەرنامەکانتان زیاتر بچێتە ناو خەڵکەوە زیاتر لەسەر بژێوی ژیانی خەڵک زیاتر لەسەر تۆزە لە سیاسەت یعنی بە حەقەت دوورکەوێتەوە. دڵنیا بە کە ئەم بەرنامەی خۆتانە و هەموو بوارەکان دەگرێتە خۆی. بۆ نمونە نمونەیەکی بەسیط بۆ من لە تەوەرەکە لەوانەیە لابم بۆ نمونە مەسەلەی سەرقەبرانێک کە 10 ساڵ لەمە وادیان بە خەڵکاوە سەرقەبرانە دروستکرێ مۆدێرنەوە بە حساب بە مشتێکی ساگەر جەنازەیەکە بۆ کەڵەکەن دۆستەکە دەگەڵ و جەنازەیە بێ هەمووی هاتەوە بێ ڕێخۆی کا بە حەماما خۆی بشوانی سێرەکەی خۆڵ و تەپ و تۆز و هەموو شتێکە و خەڵکا کوژێ ینی حەقا ئەو بەرنامانەکە دروست دەکرێت بە حەقە لەسەر ژیانی ڕۆژانەی خەڵک بێکە تایبەت بێ بە ژیانی ڕۆژانەوە بە حەقە. دەستخۆشیتان لێ یەکەم خوازیارمەوە بەرنامانەتان زیاتر احتیمامی پێبین بۆ خوارەوە بە ناو خەڵک. زۆر سپاس دەکەم. سپاس بۆ ئاریان لە سلێمانی. بەڵێ دیارە شارام پۆڵات دەڵێت شتێکی زۆر باشە بەڵام پێم وایە بڕیارێکی زۆر ئاسان نییە مەبەستی سەربەخۆیی ئیداری. بەڵێ دەچینە لای مەڵبەند لە خەلەکان. سڵاو لێ بێ کاک مەڵبەند فەرموو. زۆر سپاس دەکەم هەموو کاتێکت باش. لەسەرەوەەکە ئەمڕۆت کە دوو ئیدارەی هەرێمی کوردستان بەڵێ ڕاستە دوو ئیدارەی هەیە لە هەرێمی کوردستاندا بەڵام بەڕاستی فێڵم لە کابینێ شەشدا ئیشێکی زۆر چاکراوە کە ویستویانە دوو ئیدارەی نەهێڵن بەڵام ئێمە ئەگەر بمان کاک مەڵبەند من ڕێگەت پێ دەدەم قسە بکەی لەسەر دوو ئیدارەی ئەگەر خۆت وەکو تێبینیەکەت هەبێت لەسەری بەڵام دیارە تەوەرەکە لەسەر دوو ئیدارەی نییە تەوەرەکە لەسەر سەربەخۆیی ئیدارەکان هەیە بۆ نمونە ئیدارەی گەرمیان کە ئیدارەیەکی سەربەخۆیە لە ساڵی 2004ەوە ئێمە تەورەکەمان لەسەر ئەوەیە بڵێ کە دوێنێ دەکەم بۆ ئەمەشان بەڵام بەڕاستی فێڵم لەسەر ئیدارەی ناوچەکان بۆ نمونێسا کە ڕوانیەوە بڕیاری لەسەر دراوە سۆران بڕیاری لەسەر دراوە هەڵەبجەی شەهید بڕیاری لەسەر دراوە کە بێتە ئیدارەیەکی سەربەخۆ کە ئەوە جێبەجێ کرێت ئیشێکی زۆر چاکە و هەروە کە دەڵێن کە سەرۆکی هەرێمی کوردستان کە بڕیاری داوە کۆیش بکرێتە ئیدارەیەکی سەربەخۆ زۆر زۆر باش پێمە بۆ خۆمان دەزانین کە ڕۆژانە کردین بۆ سلێمانی بۆ خۆ دەزانین چ فەوزایەک لە ناو شارە کە ئامەلەیە ئێستا بۆ نمونە مامەڵەی هاوڵاتیان کە بۆ بانکی خانوبەرەیە بە 4 مانگ کەشفی بۆ دەچێت ڕاستی فێڵم ئەگەر ئێستا ئەو ئیدارانە جێبەجێ کرێ بچێتە بواری جێبەجێکردن ئەوە زۆر شتێکی چاکە و زۆر شتێکی سەرکەوتو دەوێت بۆ هەموو ناوچەکان و مامەڵەی هاوڵاتیان ڕناوەسێ بەڕاستی فێڵم بەگەر داواکارم لە حکوومەتی هەرێمیشکە و بڕیارانی داوێتی کە ئیدارەکردنی سەربەخۆ بۆ نمونە ڕانی و کۆیە و هەڵەبجەی شەهید هەتا زوو بچێتە بواری جێبەجێکردنەوە و ئیشی لەسەر بکرێت زۆر چاکترە لەوەی کە بمێنێتەوە. بەڵە زۆر سپاس بۆ پەیوەندەکەت. دیارە بەڕێزان دیارە لە بڕیارێک درا بۆ خۆت بەڵێن درا بوو بە هاوڵاتیانی هەڵەبجە کە بکرێت بە ئیدارەیەکی سەربەخۆ. ئەمە لە کاتێکدا ئێمە پێش چەند مانگێک بینیمان هاوڵاتیانی قەزای سێ سادق ئەوان لەوێ خۆپشاندانی ئەنجامدا و داوایان کرد کە سێ سادقیش بکرێت بە ئیدارەیەکی سەربەخۆ. دەچینە لای فەرمان لە کۆیە. سڵاو لێ بێ کاک فەرمان فەرموو. سڵاو کاکشوانجیان باشە حاڵ دەستخۆشی بەرنامەکە لێ دەکەم. من وەگەندێک شاری کۆیە بەڵێ هاتنی سەر شتێکی ڕەمزی و چونشینێ ئەو کەسانی بانگێش کرابوون بۆ دانیشتنەکە هەمووی داوەت نامەی خصوص هەمووی کەسانی حزبی بوو. ئێستا گروپی دەنکێ لە چەندەها مەلەفیان پێ بوو بە بەڵگەوە بە سەرۆکی پیشاندن پێی برێن مناقەشەی لەگەڵ ڕێیان پێ نەدا ڕێیان نەدا یەک یانی ئۆپۆزیسیۆن قسام بکە. کۆیش بەڕاستی قایمقامەکەمان سەلماندی بۆ دەست دەکات شانەکەی چونچنی ئێستا پرۆژەیەک دەرچوە جادەی هەی بە سوڵتان چنارۆژ بە 8 میلیارد دۆلارەوە بزانم قایمقام شخصی خۆی گوتوێت تا ئێستا مخاولاتی دەکەم منەرین زیاد شیلۆ بکەم لەسەرەوە ئیشەکە جێبەجێکرایە یعنی شتی زۆر ناحەقی دەکرێت پرۆژێک دەرچوو لە ئاوی کڵێسە بۆ کۆیە
حەوت ساڵەوە بەتەمای ئەو پرۆژە بکرێت 3,000 پارەی بۆ دەرچوو خورا کەواتە کاک فەرمان پێت وایە بەڵێ بوونی کۆیە بە ئیدارێکی سربەخۆ تا چەند کار ئاسانی زیاترە بۆ هاوڵاتیان ئەمە لە کاتێکدا کاک مەڵبەند لە خەلەکان دەڵێت زۆر شتێکی باشە بڕیارێکی باشە وە کار ئاسانی بۆ هاوڵاتیان دەکات وڵا شتێکی باشە ئەمەش پشگیری ئەو بڕیارە دەکەین ئەگەر بە زووترین کات بۆ مانزێ بەدەکەن چشنی بەڕاستی شاری کۆیە کەوتیتە نێوان لێواری دوو بەرداعاش زەر دوو کەسێک شاری کۆیش بافی بێم کەسی ڕۆشنبیری تێدا زوڵ و نەحەقی زۆر دیت لە 25 سەلماندی کە کۆیە گۆڕانکاری دەوێت بەڵێ سپاس بۆ پەیوەندیەکەت بەڵا زاندیارە من پێش ئەم پەیوەندیە ئاماژەم بۆدا کە قەزای سێ سادق بە نەخێر ناحەیەکی سێ سادق دیارە زانیارەکەم هەڵە بوو خۆپشاندانی ئەنجامدا کە ئەوانیش بکرێن بە خۆشارەکەیان بکرێت بە ئیدارێکی سربەخۆ ئەمە لە کاتێکدا کە بڕیار دراوە خودت بەڵێن درابوو بە ناوچەی سۆران بە هەڵەبجە هەروەها بە ناوچەکانی ترکە بکرێن بە ئیدارێکی سربەخۆ بەڵام پێویستە ئاماژە بە زانیاریک بدەین دیارە هەندێک جار دەوترێت بەڵێنی سیاست مەدارەکان یاخود بەڵێنی ئەو کەسە حزبیەکان لە کاتێکدا کە تەنها بەڵێنێکە و دەوترێت ئەو بەڵێنیان ناین نەدی و قورسە بەڵێنەکانیان وەکو یەکێک لە نمونونەکان لە بەردەستمانە کە جەلال تاڵەبانی سەرۆکۆماری عێراق لە ساڵی 2023 لە شاری خانەقین بەڵێنی بە هاوڵاتیاندا کە بکرێت بە پارێزگا مەبەستم شاری خانەقینە دیارە ئەم بەڵێن تا ئێستا جێبەجێ نەکراوە بەڵام ئەوەی کە پێویستە باسیکەین بەگشتی لایەنی باشەی ئیداری سربەخۆشیە و لایەنی خراپی چیە لە کاتێکدا کە دەرباز محەممەد شارەزا لە هەڵبژاردننی ئەنجومی پارێزگاکان دەڵێت ئیدارێکی سربەخۆ لە ئێستادا لە هەرێمی کوردستان هیچ یاسایەکیان نییە کاری پێ بکەن بۆیە ناچارن بگەڕێنەوە بۆ پارێزگا بۆ هەر کارێک تەنانەت بچووکترین کاریش قایمقام ناچارە بگەڕێتەوە بۆ پارێزگا بەڵا دەچینە لای سەلاح لە چوارتە سڵاو لێ بە کاک سەلاح فەرموو زۆر سپاس دەکەم یارەت باش چاوکەمی وەڵای من بەنسبەت ئەو تەوەرەکی باشە سربەخۆیی دارە بە تایبەتی بۆ قەزا و ناحەکان ئیسفادەی لەکەن ئەوەندە بە دواداچوون ناکەێت بەسەر خەڵکێک کێشەی پێشینەی خانوبەرەی هەیە یان مەسە بۆ نمونە وەری پارە وەرەگرێت لە خانوبەرە دوای 6 مانگ بەهۆیەوەی کاتێتە محافەزە پارەکە وەرەگرێن ئەمە عەزابی ڕۆحی هاوڵاتیە پێویست ناکە مەسەلەن کابرایەک لە وڵاتی خۆیان معاملێکی بە 6 مانگ بۆ تاو کرێت بۆچی خەڵک لە ئەوروپا بە 3 مانگە بێ بە هاوڵاتێکی ئەوروپی کاکە نە دیانەتی لەسەر دیانەتیانە نە ڕەنگی لە ڕەنگیانە نە ئاینی لە ئاینیانە بەڵام لەبەرەوەی مافی مرۆڤ هەیە لەبەرەوەی ئینسان دۆستی هەیە لەوێ بە 3 مانگ ئەیکەن بە هاوڵاتی و ئەو وڵاتە و خانوشی هێنێ و شوقەشی هێنێ و ئیشی بۆ دۆزنەوە بەس لەم وڵاتە معقولانی سلفەی پێشینەی خانوبەرە بە 6 مانگ هاوڵاتیەک چاوەڕێەکە ئایا خۆ وڵاتی ئەمە 2 6 مانگە کە 6 مانگ یەکەم نەیدرا 6 مانگی دوم سەرمای تریش ناکرێت خەڵکی گونجی بەتایبەتی کێشی شارباژێر ئەمە گەورەترین کێشەی خەڵکی شارباژێرە یعنی معقول نییە لە شارباژێرە تۆ چاوەڕێەکەی بە 6 مانگ سلفەیەکی عقار وەرگری لەبەر ئەمە چییە وڵاتێتە تاپۆ چێتە بانکی ئەی باشە بانک لە 4 بۆ کردوێتەوە تاپۆ لە 4 بۆ کردوێتەوە سپاس بۆ پەیوەندیەکەت خەڵکە پێویستە حکوومەت ڕاستە یعنی من دەستخۆشی لەسەرکی حکوومەت دەکەم پارەیە بە هاوڵاتیان پێشینەی خانوبەریەوە بە گوندنیشان بۆی خەڵک بچنەوە شتێکی زۆر پیرۆزە شتێکی زۆر جوانە بەڵام کەیتە سەر جێبەجێکردنە کە خەڵکەکە بەڕاستی عەزابە چێژێت لە ڕووی ڕۆحی و عەزابە چێژێت زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت کاک سەلاح زۆر سپاس دەچینە لای ئەحمەد لە زاخۆ سڵاو لێ بە کاک ئەحمەد فەرموو دەم باش کاک دەم باش دەم باش زۆر سپاس برا سەبارە پرسیارت ئەوێت هین بکەن بەڵێ مەجبێت تەوەرێکی خاص هەبێت بۆ قوتابیان بەڵێ چ بوارێکی قوتابیان چ بابەت بوار نەکۆنەوەندی وەرگرتنی قوتابیان بەڵێ مەبەستت کۆنەوەندی وەکوان قوتابیان ئامادەیە زافۆ کاک ئەحمەد مەبەستت فۆرمی مەبێتین تەوەرێکی خاص چێکن سەر هەندی و کاک ئەحمەد مەبەستت فۆرمی زانکۆلاینە مەبەستت فۆرمی زانکۆلاینە زانکۆلای ڕاستیان چ تێناگەنە چ تشتا بوو مەدارکەتی بەڵێ دێ باشە مەمنون و دەست خۆش بووە و قەناتی ئێناسی زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت بەڵێ لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک ئاکۆڕۆژ دەڵێت پێم وایە کارێکی باشە چونکە تا ڕادەیەک ڕۆتینات کەم دەکاتەوە و ناوچەکان دەکرێت دەڵێت باشتر خزمەت بکرێن دەتوانین گەرمیان بە نمونەیەکی سەرکەوتووی ئەم پرۆسەیە دابنێ بەڵای ئەزان دەچینە وچانێکی کورت و دەینەوە لاتان بەڵێ هەردی لە حاجیەوە سڵاو لێ بێ کاک هەردی فەرموو
ئەو کاتتان باش زۆر سپاس دەکەم هەموو کاتێکت باش. برا گەورە دەزانم تەوەری بەرنامەکەشتان لەسەر و قسانە نیە بەس ڕوخسەتەیە 2 دقیقە چوونێکە و جارم وڵای پەیوەندی بۆ کەناڵەوەکەم وەکو بە 2 دقیقە بتوانم قسە بکەم لە ڕێی کەناڵەکەزانم ئەو بەرنامەکەشتان لەسەر ئەو قسانەی من نییە بەڵام ڕوخسەتەیە فەرموو. وڵی برا گەورەکەم لەسەر ئەو سیارانەی کە لە مەنتیقەی بیتوێنەکانە ئێستا هەن لەسەر سیارە بێرەقەمانە بەڵێ لەکوێ ئەو سیارانە لەکوێ؟ ئەو سیارە بێرەقەمانی لە مەنتیقەی بیتوێنەدا هەنا بتوێن بەڵێ لە مەنتیقەی ئێمە بڵێ لای ڕانیە و مەنتیقەی بەڵێ ئێستا کەینێ بڵێ یەکجار خەڵکی ئازێ دەدەن لە هەموو ناوچەکان مەفرەزەیەشی بێحەد زۆر هەیە ئێمە دەستخۆشیان لێ دەکەین باو مەفرەزانە هەبن بەڵام ئایا سیارێک کە بتوانێت حکوومەت داخلی ناو کوردستانی بکە بۆ نمونە ئێستا سیارەی لێ مەنەفێس و وەکالەی هەیە هەموو شتێکی هەیە بەڵام ئەوان ڕێگری لێ دەکەن کە بە ناو مەفرەزەکانیدا بڕۆ کابرا ئینجازەشیە ئینجازەیە سیارێکە هەموو شتێکیە لە من لەگەڵیان دامە بە بێرەقەمەکان بگرن بەڵام بۆچی چکین بەڕاستی ئێستا بووە من تەربەم بۆ کەناڵەکە چکینی ئێستاکەینە تەربەم بۆت کەناڵەکە بکەیت دەڵاولا کاکەەوە کەناڵەکی حیزبیە بۆیە بەس ئێنگۆ مادام کەناڵەکی بێلایەنە بۆیە پێشخۆش لە ڕێو کەناڵەوە قسەم بە دوواداچوونێ بکەم بۆ ئەو کارێکی ئێستاکەینێ دەستیان پێکرەوە چکین بەڕاستی خەڵک ئیوە ژیانی لەسەر یەک سیارەی دەڕوا ئێستاکەینە من بخۆم سێ سەرخێزانم لە ماڵەکانەدا یەک سیارەم هەیە ژیان مەسەر سیارەیە دەکرێت سیارەکەم لێ حیجزکەن بەڵێ کاگە دیسپاس بۆ پەیوەندیەکەت دەچین لای ڕێبین لە سلێمانی سلااو لێبێ کاک ڕێبین فەرموو کاک ڕێبین سلااو لێبێ ئەو کاتە باش زۆر سپاس دەکەم هەموو کاتێکت باش فەرموو زەحمەنەوە دەستخۆشیەوە بەرنامەت لێ یەکەم زۆر سپاس دەکەم کاک ڕێبین ئەگەر دەنگی تەلەڤیزیۆنەکە کەسکەی دەستخۆشیەوە بەرنامە لێ یەکەم زۆر سپاس دەکەم بەڵێ کاکە براژان لە وڵاتی ئێمە یەکشت تاڕیان پێگەم حکەوتیان خوا هەیە و تاو ئەگینا بەیانشە و بڕیار قەرار دەدەگرن بەیانی هیچ لەسەر قاوڵی سەڵ نووسیانە تێگەی برازانەکەم بەڵێ باسی نمونە وێن ئەمجارە ئەم بەیانیە لە بەرگری شارستانی معاملەیەکمە بوو یانڵە هاتووە ئەتەوە بچی وڵاتێک بچی داوامێ زۆر سپاسانەکەم زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت بەڵێ دەچینە لای شاهۆ لە هەڵەبجە سڵاو لێ بێ کاک شاهۆ فەرموو باش زۆر سپاس دەکەم ئێوارەت باش کاکە دەستخۆشی بەرنامەکەتان دیەکە من وەکو گەنجێکی شاری هەڵەبجە لەسەر تەوارەکەتان پێم وایە هەر بەرپرسێکەیەتە سەر شاشی تەلەڤیزیۆن لەگەڵ بۆ هەموو بەرپرسەکان بۆ جەنابی سەرۆکی هەرێم بەڵام هەرەوەنەیە هەڵخەڵەتانێک کە جوێرێک لە سیاسەتکردن ئەمەش دراوە بە ئیدارەکردنی شاری کۆی خۆشەویستی هیواداری ئێمە وەکو هەڵەبجەکان کە ئەو بڕیارە جێبەجێ بکرێت و بێتە بڕیارێکی ڕێگرێتێدا بەڵام پێم وایە من وەکو گەنجێک تەنها سیاسەتکردنیەکە و هەڵخەڵەتانی شارەکە ئەو شارە خۆشەویستی چونکە شاری هەڵەبجەی شەهید هیچێکە لەو قەزایانەی کە دەمێکە کە بڕیاری یەکەی سەر بەخۆی لێدراوە بەڵام ئەوە تای بینین هیچ کات ئەو بڕیارە جێبەجێ ناکرێت و من وەکو گەنجێک پێم وایە هیچ کات ئەو بڕیارە جێبەجێ ناکرێت چکە بەڕای من ئەو بڕیارێکی هەروە ئاسان نییە کە هەر بەرپرسێک لەم وڵاتدا بێت شارەکان و بۆ بە ئیدارەکردنی ئەو شارانە پێم وایە ئەو بڕیارەی جەنابی سەرۆکی هەرێم بڕیارێکی وایەوە کە بەحساب بکرێ بە ئیداری سەربەخۆ بەڵام بەڕای من هەر هەڵخەڵەتانی خەڵکە و جۆرێکە لە سیاسەتکردن و ڕاکێشانی خەڵک و هەستی ئەو ئەندامانی ئەو شارە بەلای خۆیاندا بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت کاک شاهۆ لە هەڵەبجە بەڵێ ئەزەن دیارە ئەوەی باسمان کرد پێشتر قەزای سەی سادق دیارە قەزایە سەی سادق هاوڵاتیان ئێوە خۆپشاندانێکیان ئەنجامدا و چەندین خۆپشاندانیان ئەنجامدا داوایان کرد کە بکرێن بە ئیدارێکی سەربەخۆ لە بەرامبەر ئەوەی کە بەڵێندرا بوو بە شاری هەڵەبجە کە بکرێ شاری هەڵبجەی شەهید بکرێ بە ئیدارێکی سەربەخۆ ئەمە لە کاتێکدا کە ئێمە پێویستە لەسەر ئەوش قسە بکەین لە پەیوەندەکانتانە ئەتوان باسی لێوکەن مامەڵەی یاخود ئەو سیستمی کە هەیە لە ئێستادا سیستمی ئیداری هەرێمی کوردستان کە لە کاتێکدا سیستمێکی مرکزیە کە لە هەولێری پایتەختە ئایا ئەگەر هاتوو ئەم سیستمە لەسەر ئەساسی پارێزگاکان بووایە ئەوە کار ئاسانیەک نەدەبوو بۆ هاوڵاتیەکان و لە کاتێکا کە دەوترێت دیارە بەپێی ئەمە قسەی خۆمانەیە بەپێی لێدوانی دەرباز محەممەد کە شارەزایە لە هەڵبژاردننی ئەنجومی پارێزگاکان دەڵێت هیچ یاسایەک نییە بۆ ئیدارەکان کە کاری لەسەر بکەن و لا مرکزیەتێکیش نییەوە دەڵێت بەشێک لە دەسەڵاتەکان زیاتر لە پارێزگاکانن و بۆ بچووکترین کار
قایمقامی شارۆچکەکە یاخود قایمقامی هەر شوێنێک پێویستە بگەڕێتەوە بۆ پارێزگا کەواتە لێرەدا ئایا ئیدارەکردن یاخود بە سەربەخۆیی ئیداری بۆ هەر ناوچەیەک ئیجابیات یاخود لایانی باشەی زیاتر یان خراپەکان دەتوانێت پەیوەندەکانتانە باسی لێ بکەن. بەڵێ دەچینە لای هۆگرمان لەگەڵدایە سڵاو لێ بێ کاک هۆگر فەرموو. ئەم کاتە باش کاکەگیان زۆر سپاس دەکەم. بەڵێ کاک هۆگر لە سێ سادق. بەڵێ زۆر ساز وەڵام بەنسبەت تەوەڕەکەتانەوە ڕاستی بەڵێ من پێم وایە ناوچە و ناوچەکارێکی زۆر کراوە لەو بڕیارەیە سەبەن نمونە من ساقەوە کە بڕێدرا و ئیدارە سەربەخۆی ڕات هەڵەبجە مەسەلەن کێشە و گیرروگەفەر بۆ ئێمە دروست ناکا بۆ مەسەلەن پێنجوێن بۆ هەڵەبجەی تازە بۆ زەڕایەن باشە ئێستا مەسەلەن کاگەوەرە دەبێت لە پێنجوێنەوە بۆ مامەلەیەک بگاتە هەڵەبجەی شەید بۆ ئەو وینا وەڵەو بڕێکی زۆر باشە بەڵام بەڕاستیاق بۆ ئیدارە سەربەخۆی لە ساغا بێ نەک لە هەڵەبجە. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت. دەچینە لای جەزا لە بازیان. سڵاو لێ بێ کاک جەزا فەرموو. ئەم کاتت باش بەڕێزم. زۆر سپاس دەکەم هەموو کاتێکت باش. من یەک پرسیارێکمە بوو من فەرموو. خوشێکم بۆ پەیمانگای مامۆسایی فۆرمی پڕکردەوە مامۆسایی تاوا کردەوە. بەڵێ ناوی هاتوۆتە بۆ فەرمانبەر بۆ شارباژەر یعنی لە بازیانەوە بۆ شارباژەر شتی وا بێت بەڵێ جاگە بە داداچینێک مامۆکی زۆر مەمنونین و بەڵام دیارە کاک جەزا خۆی هەر لە وەکو یاسایەک لە وەزارەتی پەروەردە ئەو مامۆستایانی کە تازە دادەمەزرێن دەچنە دەرەوەی ئەو شوێنانی کە خۆیان تێدا شەجەوە زیاتر مەبەستم گوندەکانە پاش چەند ساڵێمان نییە ئەگەر لە ئاخر گوندی حدودیش بێ بەڵێ بەڵام ئەو لە فەرمانبەر ئەکرێت لە بازێنە بچێت بۆ شار بۆ چوار تا داوامکە بە فەرمانبەر هیچ بەدواداچوونێکتان بۆ کردووە بۆی چارەسەر بکرێت کێشەکەی؟ ئەڵێ هیچ چارەسەرێکی نییە ئەیکی ئەوەیە نایکی هەر بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت کاک جەزا. هیوادارم لایەنی پەیوەنددارگوێ لە تێبینەکانی کاک جەزا بە لە بازیان کە دەڵێت خوشکێکی خۆی لە بازیان وەکو مامۆستا لە دامەزراندنە ناوی هاتۆتەوە بەڵام لە شارباژەر کە پێی وایە دوورەوە ناتوانێت هاتووە بکات. دەچینە لای عەلی لە گەرمیان. سڵاو لێ بێ کاک عەلی فەرموو. کاک عەلی سڵاو لێ بێ. سڵاو لە تۆ کاک شوان. زۆر سپاس دەکەم کاک عەلی فەرموو. سپاس بۆ تۆڕە هەڵبژار دیارە دەوری دوودارەی سەردەمانێکە من پەیوەندە ناڵێنین بە هەموو جۆرێک و کاڵبوونەوەیکی پێوە دیارە و جایشۆ بۆ تۆ کاڵبوونەوەکە ئەوە. بەڵێ کاک عەلی ببوورە دیارە تەوەرەکەمان لەسەر دوو ئیدارەی نییە تەوەرەکەمان لەسەر سەربەخۆیی ئیداری ناوچەکانە. ناوچەی گەرمیان لە ئێستادا ئیدارەی گەرمیان هەیە ئەو ئەزمونە وەکو هاوڵاتیەک چۆن دەبینی کە خۆت لە گەرمیانە دەژیت؟ ئەو ئەزمونێکی زۆر باشە بەس بەڵام بەداخەوە ئێمە کۆمەڵێ چدەوە ئەیبینین لە سنوورەکە ئێمە ڕێگە بۆ کە ئینادێک بۆ هەر شوێک بوو ئێمە ئەو ڕێدورە بگرینە بەر و بەرەسلەمانی بین بۆ ئیمزایەکی وەزارەت بێتە بۆ هەرچی بێ بۆ هەولێر بێ بۆ هەرچی بێ هیوادارم کار ئاسانیە بکرێت نمونەیەکی زۆر جوانن بۆ بێنمەوە ئێمە ئێستا ئەبێت بۆ معاملاتێکی جواز دووبارە لە سنووری گەرمیانە ئەبێ ئەو ماندووبوونەوە ئەو لایکیە بکەیت و کە هەموو شتەکان بکەیت و دووبارە ئەوە دەیتوانێت ئەو ڕێدورە بوو ڕێت و بەرەو سلێمانی بیت و لە سلێمانی دووبارە دوو جار بێتە سلێمانی ئەمە نمونەیەک بۆێنمەوە ئیدارە دەبعات ببێ بە ئیدارەیەکی سەربەخۆ سەربەر هەموو شوێنەکان شێکی خۆشە کارا بێتەوە ئەوە نمونەیەکی بچووک و بۆتانم هێنایەوە کارا بێتەوە زۆر خۆشە بێت هەم خەڵکی هیلایکی دەردەچێت مرتاحە بێت لە شوێنی خۆ هەست بە وڵاتەکە هەست بە ئەوەدانەیەکە هەست بە ئەوە دەکات کە ئەژی بەڵێ کاک عەلی چاو لە وڵاتەکانی تر نەکەین. بەڵێ کاک عەلی سپاس لە ئەبێت تەقلید بکەین. زۆر سپاس بۆ پەیوەندەکە. دەچنە لای ئارام لە سەر و چاوە. سڵاو لێ بێ کاک ئارام فەرموو. ئەم کاتۆ باش زۆر سپاس دەکەم کاک ئارام. دەستخۆش بەرنامەکەتان دەکەم بەڕاستی تەوەرێکی جوانتان هەڵبژاردووە. زۆر سپاس دەکەم. بەنسبەت سەربەخۆبوونی خەزاکان بە ئیدارەیەکی سەربەخۆ بەڕاستی بەلانی منەوە شتێکی زۆر باشە. بەڵێ سەرۆکیاری مشکە بڕیاریدا بڕیارەکانی بۆن لە ساڵی 2010دا سەردانی قەزای ڕانی کرد چەند بڕیارێکیدا بەڵێنیدا فیکەتتان کەم بەیدارێکی سەربەخۆ کرا بەیداری سەربەخۆوە بەڵێنیدا کە زانکۆی راپۆڕیندا بمەزرێن بەڵێ زانکۆی راپۆڕیندا مەزرا و شتێکی زۆر زۆر باشە کە
قازاکان بکرێت بە ئیدارەیەکی سەربەخۆسن کە ئیشەکان باشتر ڕای دەکرێت بۆ هاوڵاتیان. بەڵێ سپاس بۆ پەیوەندیکەت. زۆر سپاس. دەچینە لای سۆمان لە سلێمانی. سلااو لێ بێ سۆمان خان فەرموو. زۆر سپاس دەکەم سۆمان خان فەرموو. تەوەرەکەوتەکەم زۆر سپاس دەکەم. دەستخۆشیش لە کاک مەسعود دەکەم بەڕاستی ئەگەر ئەو ئیداری سەربەخۆیەک بگرێ لە کۆیە خۆزگەم سلێمانیش بەدەست پارتیەوە بواە چونکە بەڕاستی ئەوان ئیش دەکەن. یعنی من هیچ حیزبێکیش نیم. ئەوە تا ئێمە بۆ نمونە نەخۆشخانەی چارسەقەڵەوێرەیەکە ئەوە چەند 14 ساڵە خەریکن هەر تەواو نەبووە. ئەگەر پارتی وازی لێ بێنن ئیش دەکات لەبەر ئەوەی ئەچیتە هەولێر بە هەشتی سەر ڕووی زەمینە. بەڕاستی سلێمانی هیچی بۆ نەکراوە. پارتێکی ئازادیمان هەیە درەختەکانی مەترێ بەرز نەبووتەوە. بەڵام هەولێر زۆر ئیشی بۆ کراوە دەستخۆشیشی لێکەم هیوادارم لە کۆیش وەکو هەولێر سەرکەوتوو بێ. زۆر سپاس دەکەم. بەڵێ دەچینە لای پەیوەند لە هەڵەبجە. سلااو لێ بێ کاک پەیوەند فەرموو. کاک پەیوەند گوێت لێمە؟ والله گوێم دەم کاتە باش. زۆر سپاس دەکەم هەموو کاتێک باش فەرموو. دەکەم باش. کاکە گیان وڵی داواکاریمان لە میدارەی حکوومەتی هەرمی کوردستانی بەڕاستی معاشی دەستگا و دارەکان زیایی کردووە. بەڵێ. بەزی پاسەوانی تر زیایی نەکردووە تایتەکی. بەڵێ. بەڵێ کاک پەیوەند ئەگەر دەنگی تەلەڤیزیۆنەکە کەسکەی؟ بەڵێ. بەڵێ. ئەیتە وڵا بەزی ئەو گولەیەمانەی لە ئیدارەی حکوومەتی هەرێمی کوردستان و لە هی بەغایماش بۆەوەی دیاریکەن کاک پەیوەند پاسەوان لەکوێ بۆی شوێنەکە دیاریکە ئەگەر لاینی پەیوەنددار گوێ لە تێبینەکانی تۆ بێ. والله تابعا أساسوا هەموو حجەکان پاسەوانی حجەکانین. بەڵێ. عادی وەزارەتی بەغاین دیفاع وەزارەتی ناوخۆی بەغایەتی وایە. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت. بە هیچ شێوەیە معاشی زیایی نەکرد تا ئیساکێ. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت. دەچینە بەردەڕەش هاوکارمان لەگەڵدا. سلااو لێ بێ کاکە هاوکار فەرموو. باش کاکە. زۆر سپاس دەکەم. زۆر ممنون سپاس. باشە مە لە قەزای بەردەڕەشەوە سەرۆکی هەرێماتە ئاکرێ گوتی ئەنگۆ باڵش یەک ئیدارەنا. بەڵێ. ئێستا کەمە سەر بە قەزای ئاکرینە ئێستا ئاکرێت چی بێتم بۆ لای مەیز ناکە. ئێستا مەگوندەکەمان یەک پردەکمانەیە هاتن سایان کرد دوو بۆڕیاندانا بۆ تیاتا وەرەقەی لێچیە. بەڵێ. کاکە هاوکار پێت وایە بڕیاری سەربەخۆیی ئیداری بۆ هەر ناوچێک بکرێەوە شتێکی باشە؟ ئەگەر شتێکی باشە بکەن باشە ئەگەر هیچی نەکەمانە واتە پێت وایە ئەوەی کە تۆ باسێکی وەک خۆ دڵی کەم و کورتەیەکە کە تۆ ناچاری بگەڕێتەوە بۆ زاخۆ بۆ هەر مامەڵەیەکی یاخۆ هەر شتێک پێت وایە ئەگەر هاتوو بکرێت بە ئیدارێکی سەربەخۆ کار ئاسانی زیاتر دەکات بۆ مامەڵەی هاوڵاتیان؟ طبعا باشترە بۆ ما خۆشترن لە ئاکری ئەگەر سەربەخۆمان بین سەر بە دۆگ نەبین بەس ئەگەر ئیشەکرد بۆ بکەن ئێستامە سەر بە قەزای بەڕبەڕەشی گوندی خێلەکەی هەتا ئێستا کە یەک شارەها یەک ئەوەیە نە عقاری شمولمان دەکاتن نە خانیەکانمان بۆ تاخۆ دەکەن هیچ. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت. با گوێمان لە تێبینی زاگرۆز بێ لە هەولێر. سلااو لێ بێ کاک زاگرۆز فەرموو. ئێوار باش جان. زۆر سپاس دەکەم ئێوارەت باش. بەنسبەت ئیدارەی سەربەخۆ ئیدارەی سەربەخۆ لە چەند شتێک خۆی دەبینتەوە. یەکیان لەوەی خۆی دەبینتەوە کە دەبی پێشتر زەمینەی بۆ خۆش بکەیت. زەمینە خۆشکردن بەوەی دەبێ ئەتوو دەبێ یاسایەکەت هەبێ دەبێ یاسایە سەرپەرشتی ئەو ئیدارەیە بکە لە دابینکردنی بودجە لە دابینکردنی زۆر لەو معاملەتانەی کە دوو دەیگەڕێەوە بۆ ئەو شارەی کە ئەو ئیدارەیە سەری پێێتی. دووەم مەسلەی ئیداری لەلایەن سەرۆکی هەرێمەوە پێدەچی قەرارێکی سیاسی بی لەبەرەوەی لە دەسەڵاتی بیدانیە ئەوە دەبێت بگەڕێتەوە بۆ پەرلەمان قەراری لەسەر بزە و پاش دابینکردنی یاسا یعنی ناکرێت و هەر یەکێک بڵێ تۆ ئیداری سەربەخۆی و ئیداری سەربەخۆی لە چی خۆی دەبینتەوە. کەواتە کاک زاگرۆز پێت وایە بەڵێ کاک زاگرۆز نەبوونی یاسایەک نەبوونی بودجەیەک بۆ ناوچەیەک ئەگە کرا بە ئیدارەیەکی سەربەخۆ هیچ بڕیارێکی وانی بڵێن سوودێکی نییەوە واتە تەنها بڕیارێکە تەواو؟ بەڵێ خۆی وایە ڕاستە تەجا بڕیارێکە دەدرێ بەڵام ئەو بڕیارە کە دەدرێ دەبی پێشتر زەمینەی بۆ خۆش بکرێ. دەبی تو پێشتر ئەو زەمینەی بۆ خۆش بکەی دوای ئەو بڕیاری بدەیت. بەڵێ کاک زاگرۆز هەروە دەکەویت
وەڵامی ئەم پرسیارم دەیتەوە دەوترێت ئەمە هەنگاوێکە بۆ ئەوەی ئەو ناوچەیە کە کراوە بە ئیداریکی سەربەخۆ بکرێت بە پارێزگا ئایا تۆ باس لەوەکەی کە زمینەیەک دەبێت خۆش بکرێت بوون بە پارێزگای ناوچەیەک ئەوە ئاسانە بۆ ئەوەی بە ئاسانی ئەو بڕیارەت دەربکرێت نەخێر چوو بوونی پارێزگا ئەوی سەر بە یاسا دەکرێت وە دەسەڵاتە تو کە لە چارچێوەی عراقی دەبێت مرکز پارێزگا دروست بکە. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکە دەچینە لای بەهادین لە سێ سادق. سڵاو لێ بێ کاک بەهادین فەرموو. باش زۆر سپاس بۆ هەڵبژاردنیە و تەوەرە گرنگە. زۆر سپاس دەکەم. بەڕاستی ئێمە لە شارۆچکەی سێ سادق لەبەر گەورەی و فراوانبوونی شارەکەمان کاتی خۆی لە ناحێوە گۆڕاین بۆ قەزا. بەڕاستی ئالێتی هەڵبژاردننی ئیدارەی سەربەخۆ لە ناوچەی گرمیان و سێ سادق و بتوێنەوەانە بڕیارێکی زۆر باش بوو بەڵام کۆمەڵی هەڵە و کۆمەڵێ ئالێت جێبەجێکردنی ئالێتەکە بە شێوەیەکی هەڵە بوو بۆ نمونە ئیدارەی گرمیان چەمچەماڵی خراپ بۆ سەر کە بە سەدان کیلۆمەتر ینی 100 کیلۆمەتر زیاتر لە مرکزی ئەو ئیدارەوە کە کەلارە دوورە. بەڵێ پاش ناڕزایی خراە سەر سلێمانی بەڵێ بەڵێ ئێستا ژێمە بەڕاستی کۆمەڵێ هەڵە هەیە لە سیساق بۆ سەر هەڵەبجات نەک دووڕیان چوارڕیانی بینی گرێدانی سلێمانی بە هەڵەبجەوە بە ناوچەی هەورامان و بەناوچەی کاک بەهادین بە کورتی ئەو هەڵانە چین بە هەڵەکان باسکەین. بەڵێ ئێمە بۆ نمونە ئێمە سنتەری ناوچەی شارە زۆر و گرێدانی سلێمانین بە هەورامان و هەڵەبجە و پێنجوێن و ئانۆ ئەبوایە سێ سادق لە ڕاستیان مرکز ئەو ئیدارە لە سێ سادقدا نەدایە ئەمەش وەکو عنسوریەتێک نییە یعنی بەڕاستی وەکو ئاسانکاریەکە چونکە ئێستا ناکرێت لە بەرزنجە و لە پێنجۆن و خەڵک بێت لە سەیساخ و دیسان دێور کاتۆ بچێ بۆ هەڵەبجە بەڕاستیەوە زڵمێکی گەورەیە لە خەڵک. بەڵێ کاک بەهادین کاک زاگرۆز لە هەولێر پەیوەندی کرد تێبینێکی جوانی هەبوو دەڵێت دەبێت زمینە ساز بکرێت زمینەیەک بڕەخسێت بۆ شوێنێک کە بکرێت بە ئیدارێکی سەربەخۆ پێت وایە لە کاتێکدا کە بەڵێندرا بە هەڵەبجە کە بکرێت بە ئیدارێکی سەربەخۆ شارۆچکەی سێ سادق ئەو زمینەی هەیە کە بگرێت بە ئیدارێکی سەربەخۆ واللهی بۆچی نە یعنی ئەو زمینانەی کە گونجاون بۆ هەڵەبجە هەمان زمینە و بە زیاتر و بگرە بەرزتریش گونجاون بۆ سێ سادق بۆ نمونە ئێمە ناوچەیەکی سنتەرین لەو شوێنە سنتەرێکی ناوچەیەکی کە هەموو ناوچەکان بە یەک و گرێ دەین بەڕاستی ئێمە سنتەرێکی هەموو ناوچەکان بە یەک و گرێ دەین سەرڕێیانێکی دەبێت ئاسانکاریە تۆ بۆچی ئیدارە یعنی بۆچی ئیدارەی سەربەخۆ دادێ بۆ ئاسانکاریە بۆ هاوڵاتیان و بۆ بەڕێوەبردننی ئیدارە. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت زۆر سپاس بۆ پەیوەندەکەت دەچینە لای محەممەد لە هەولێر. سڵاو لێ بێ کاک محەممەد فەرموو. زۆر سپاس دەکەم کاک محەممەد. کاکە دەستخۆشی بەرنامەکە لێ یەکەم زۆر سپاس دەکەم. چاوەکەمی دوو تێبینیم هەیە. فەرموو. یەکەمیان لەسەر ئەو برادەرێک کە لە هەڵەبجە تەلەفۆنی کرد ناوەکەیم لە فکر کرد ئەڵێ ئەوە مەسعود بەرزانی ئەو قسەیە ناباتە سەر و نازانم چی ئەو بۆ ئەو نییە ئەو قسانە بکا بەرامبەر بە جەنابی کاک مەسعود. دووەمیش زۆر سپاس دەستخۆشیدا سۆماخانەکەم بۆ ئەو تێبینە جوانەی ئەگەر جەنابی سەرۆک هەر وعدێک بدات هەر وعدە بدات تأكيد لسطاسة أجا وعدنا بعد سر قسمنا كات كمال خلقي زاله جناب أنا جم غير كمال خلق مدن كمال قسا كان درباري جنابي كاك مسعود يا علي أو نابي أو نابي أو أبي أو نابي جنابي كاك مسعود أو كخلق لي تيجي كاك محمد ديار إما سكان أجر رخنا بما وراي خويا أنا ككسيك رخني كي بيشتك بلام نما نيشتوها وشيكي ناشرين ياخذ تشير بكسايتيك بكريت هر كسي كاس وانجان رازا فرمي بس اجا جناب لمن تبقي بلا من تيجيشتو متو زور باش تيجيشتو رازا فرمي بلا او برادر اللي هلرجع عليه وعده كان بس سياستنا ونازم شي من وكو قوم عليه من شخصي جو قوم اتي لا خم خلقي تني امر او حركه رئيسيه من شخصيه قوم عليه اجا جنابي كان مسعود هل وعد يبقى اجا نيبات سر قناعناك مقتنع بكات بله سپاس بۆ پەیوەندەکەت کاک محەممەد لە هەولێر ئێمە تەنها ڕاو بۆ چوونی سەرنجەکانی ئێوە دەگەێنین من هیچ تەداخلێک ناکەم لە ڕای هەر کەسێک دیارە کەسێک کە ڕخنەی لەوە گرت بێ کە سەرۆکی هەرێم بڕیارەکەی سیاسیە و تەنها بۆ مەبەستێکی حەزبی و سیاسیە ئەو ڕای خۆیەتی تەنها لە بەرنامەکەیە دەیخاتەوە کە مایکی خۆتانە مایکی خەڵکە دەچنە لای حکمت کە دوا پەیوەندیمانە لە باڵەکایەتی. سڵاو لێ بێ کاک حکمت فەرموو. سڵاو تاومان دەکەم بەڕێزی کاکە زۆر سپاس دەکەم دەستخۆشەوە بەرنامە جوانت لێ دەکەم. زۆر سپاس کاک حکمت. بەڵێ سپاس دەکەم کاکە نسبەت سلفەی عقاریەوەی کە دەدرێت بە گوندەکان بەڕاستی شتێکی زۆر جوان بوو شتێکی زۆر باشە چونکە زۆربەی کەسەیە کەم دەرامەتە وەزعی مادی باش نییە و شتێکی زۆر باش بوو بەڵام
نسبەت گوندەکان لەگەڵ شارەکان بەڕاستی فەرقیان گەلک زۆر بوو بۆیە من لە ڕێ ئەو بەرنامەوە ویستم کە بە حکومەت بڵم یاخود بە دەسەڵات بڵم کە بۆ ئێمەی ئەوانی کە لە گوندەکانن بەڕاستی لەبەر کرێ قەلاب چووکە دوو قاتی سێ قاتی و چوار قاتی شارمان لێ وەرەگرن لەبەرەوە ئەبووە حسابی گوندەکان جیاواز وەختی خۆی وابزانم وحدێک درا بوو وابزانم هەتا جەنابی کاگە دکتۆر بەخەمیش ئەو بەڵێنەیدا بوو ئەگەر حەفوە گەر غەڵەت نەبم کە 75 وەرەقە وەکو هەگێ بدرێ بە گوندەکان بەڵام ئێستا وەڵڵی 20 میلیۆن بەشی ئەوەی ناکا کە تۆ خانیەکی هەتا با خانیەکی گتکەش بێ خانیەکی وا بکەوە ئەگەر بەو پارەی هەڵبستێ ئەوەی کە کردوێتی لە هەموو تایبەتەن لە بناوەکانی قەردی لوانی کە زۆر دوورن لە مەواد سپاس بۆ پەیوەندەکەت بوومەرە لەبەر تەوابوونی کاتی بەرنامەکە سپاس بۆ پەیوەندەکە بەڵام زانە سەر تۆڕی کۆمەڵایەتی فێسبوک دیارە هێرشتاکێنیە دەڵێت بەڕای من سەربەخۆکردنی دیارە دەڵێت سەربەخۆکردنی کوردستان بەبێ کەرکووکارێکی باش نییە دیارە بە حاڵەت تێگەیشتووە لە تەوەرەکە باس لە سەربەخۆیی کوردستان دەکات هونەر هەورامی دەڵێت سلااو لە کەناڵەکەتان من دیارە ئەو بڕگارە جێبەجێ کراوە و دەڵێت ئایا جێبەجێ کراوە نەک بۆ هەر کۆیە بەڵکو نەک بۆ کۆیە مەبەستی وان نووسێتی دەڵێت بەڵکو بۆ هەڵەبجە و ڕانیە هەموو گەلی کورد خوازیارە بەو سەربەخۆیە لینا ئەمین دەڵێت من وەکو کوردستانیەکی ئەم بڕگارە ئەم بڕیارم پێ باشە چونکە هاوکاریە بۆ هەرچی زیاتر کە یاخود گەیاندنی کاروانی خزمەت بۆ ناوچەکان و ڕۆتین و گەندەڵیش سنووردار دەکات وە خۆی دەڵێت خەباتگێر دەڵێت شتێکی باشە تەنانەت حەقا کوردستان وەکو ویلایەتە یەکگرتووەکانی خەلیج ئیماراتی لێبێت سالار دەڵێت بە سەربەخۆکردنی هەر ئیدارەیەک سنووری ئەو ناوچەیە دەتوانێت زیاتر سوود بە هاوڵاتیانی خۆی بگەنێت و بەرنامەڕیزی باشتریش بۆ کارەکانی بکرێت دوا تێبینی دەخین و دیارە کاوە ئارت دەڵێت بەڕاستی سەربەخۆکردنی کوردستان مافێکی لە مێژینەی خەڵکی کوردستانە دیارە ئەویش هەمان شێوە بە هەڵە لە تەوەرەکە تێگەیشتووە تەنها یەک تێبینی دەخۆینەوە کە هونەر هەورامی دەڵێت بڕیارێکی زۆر باشە هیوامان وایە جێبەجێ بکرێت بە زووترین کات بەڵام ئازان لێرە داهاتینە کۆتایی هەڵقەی ئەمجارەی بەرنامەکەی خۆتان مایکی خەڵک سبەینێک کاتژمێر 6 و 5 خولێک با کاتی هەولێر پایتەخت لەگەڵتان دەمێت بۆ تەوەرێکی گەرمتری بەرنامەکە هەر شاد و بەختەوەر بن.